سەر بە هەر بارەگا و ڕێکخراوێکی کۆمەڵدا دەکەیت سەرقاڵی دابەشکردنی هاوکاری مادی و وتنەوەی دەرس و پرۆگرامی ئاینین و دنیای خەڵک لیان کۆبۆتەوە کە مادی و معنەوی سوودمەندن. ئەمانەی لێرن کە سوکاری منداڵانی بێباوکن کە ساڵانە زیاتر لە 180 ملیۆن دینار موچیان بە شێوەی مانگانە و لە کاتی خۆیدا بێ دواکەوتن پێدەدرێت. حاجیکاوە پێنجوێنی ئەو پیاوەی دەرگا بە دەرگا دەگەڕێت بۆ کۆکردنەوەی هاوکاری مانگانەی ئەم منداڵانە و دەڵێ ئێمە ڕوو لە هەموو کەسێک دەکەین تا ڕووی ئەم منداڵانە پێکەنینیان لێ نەبڕێت. سپاس بۆ خوا بە ئەرکێکی موسڵمانانە و ئینسانیانی خۆی هەساوە لە مێژە ئەم کارەکات زیاتر لە 18 ساڵە ئەوەشی بە ئێمە کرابێت ئەوەشی بە ئێمە کرابێ درێغمان نەکردووە چوونەتە لای دەوڵەمەندان لای خواپێداوان ئەم پرۆژەیە بەردەوامی ئەبێ ئینشاءڵڵا گەورەتر ئەبێت وەک ئەرکێکی موسڵمانانی خۆمانەمان کرد ئەوەی کە لێرێ ئەو منداڵە نازدارانە یا خوشکە زامانن یا برا زامانن یا سیرەیەکی محەبەت و موسڵمانانە لەبینمانە هەیە و هیچ منەت نییە کە ئێمە خەریکی ئەو کارین هیچ منەتێک نییە و ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەوانە نەوەیەکی داهاتوو بن ڕۆژێکە بێ خۆیان بتوانن خێرخوازی گەورە بن و بەدەم خەڵکیەوە بێن. کاندیدێکی کۆمەڵی دادگەری دەڵێت ئێمە بۆ بانگەشە هاوکاری کەس ناکەین و زۆر لە کەسیش ناکەین دەنگمان پێ بدات لە بەرامبەر ئەوەی هاوکاریان دەکەین ئەوەی ئێمە دەیکەین دەبوو دەسەڵات بکات بەڵام ئەوان باکیان نییە و ئێمەش لەبەر ئەرکە دینی و ئەخلاقیەکە ناتوانین دەستبەرداری هەژاران بین. زیاد لە نزیک بە 30 ساڵە بێ ئەم ڕێکخراوە لەم بوارە خزمەتکردن بە مناڵانی بێباوک و لە تەواوی پێداویستیەکانی دەستپێکی خوێندن وەرزی بەهار و لە وەرزی سەرما بۆ هەموو پێداویستیەکانی ترە دابینکردنی نەوت بێ دابینکردنی بابەتی جەژن بێ دابینکردنی قەرتاسی مەکتەب بێ جگە لە موچەی مانگانە کە من دەڵێم ئەوەی ئەم ڕێکخراوە ماندوو نەناسا وەستافە ماندوو نەناسەکەی کردوێتی تایبەت ڕێکخراوی سۆمای چاوان سەر بە لقی سلێمانی و تەواوی لقەکانی تری سەر بە لقی خوشکان لە کۆمەڵی دادگەری ئەوەی ئەوان کردویانە نەوەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی کردوێتی و نەوەزارەتی دارایی کردوێتی و نە حکومەت ئەو دڵسۆزیی نیشانداوە بەرامبەر بە تاک بە تاکی کۆمەلگا و تایبەت مناڵانی بێسەرپەرشکە هەزاران مناڵی بێباوکی لە خۆگرتووە بۆیە بەڕاستی من دەڵم کۆمەڵی دادگەری ئامانجێکی زۆر پیرۆزی هەیە تەنها و تەنها کار دەکا یەکەم بۆ ڕەزامەندی خواوە پاشان بۆ خزمەتکردنی ئەو توێژە بەشمەینەتەی کە قەیرانێک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان تەنانەت ئەو مناڵە بێنازانە و ئەو مناڵە بێباوکانەشی گرتوۆتەوە. دەسەڵاتی کوردی بە درێژایی حکومڕانی خۆی سیاسەتی برسیکردنی خەڵکی پەیڕەو کردووە لەوەتەی هەن خەڵک لە سایی دەسەڵاتیان نەحەساوەتەوە و هەرچی خێر و بێر هەیە بۆ خۆیان بردووە و خەڵکیشیان برسی و چاو لە دەستی ڕێکخراوەکان و سەرمادارەکان کردووە. زۆرجاریش لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بەم پارانەی مافی خەڵکە دەنگی خەڵک دەکڕن و دەیکەن بە چاکە بەسەریانەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.